بەراورد بە ساڵانی ڕابردوو ئاستی هەژاری بە شێوەیەکی بەرچاو لە عێراقدا زیادی کردووە و ڕاوێژکارێکی مستەفا کازمی سەرۆکوەزیرانیش پێشبینی دەکات ئاستی هەژاری لە عێراقدا بگاتە نزیکەی لە ساسی. مەسهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری کاروباری دارایی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەاند دەکرێت بەشێک لە کورتێنانی بودجەی ساڵی داهاتوو باهۆی ڕێوشوێنە نوێیەکانی حکوومەت و کەمکردنەوەی خەرجی دامەزراوە حکوومیەکان چارەسەر بکرێن. وتیشی باهۆی سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان و دابەزینی نرخی نەوت لە ماوەکانی ڕابردوودا ئاگەری زۆرە ئاستی هەژاری لە عێراقدا بگاتە نزیکەی لە ساسی. تەنانەت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا نزیکەی 2 ملیۆن خێزانی عێراقی ڕوبەڕووی دیاردەی هەژاری بوونەتەوە. لێدوانەکەی ڕاوێژکاری کاروباری دارایی سەرۆکوەزیرانی عێراق لە کاتێکدایە بە پێی ئامارە ڕسمیەکان ئاستی هەژاری لە ساڵی 2013دا لە عێراق لە سەدا 15 تێنەپەڕاندووە، لە ساڵی 2014دا گەیشت بۆ سا 22. با پێی ڕووپێویەکیش کە لە ساڵی 2010دا ئەنجام دراوە ئاستی هەژاری لە موسەنا کە بە دووەم گەورەترین پارێزگادا دەنرێت لەسەر ئاستی عێراق گەیشتوەتە لە سا 52. دیوانیش بە ڕێژەی لە سا 45 لە پلەی دووەم و پارێزگای زیقاریش بە ڕێژەی لە سا 44 لە پلەی سێم دادێت. هەر لەو ساڵەدا پارێزگای نینەوە بە ڕێژەی لە سا 37.7 و دیالە بە ڕێژەی لە سا 22.5 و واسط بە ڕێژەی لە سا 19 و سەلاحەدین لە سا 18 و ئەمبار لە سا 7 و باسرا لە سا 16 و نەجەف لە سا 12.5 و کەربەلا لە سا 12 و بابل لە سا 11 لە پلەکانی 4 تا 12دان لە ڕووی هەژاریەوە. بەڵام ئاستی هەژاری لە ساڵی 2010دا لە بەغداد کەمتر بووە بەراورد بە شارەکانی تر و لە سادەی تێنەپەڕاندووە. دوا بە دوای ئەویش دوهۆک بە ڕێژەی لە سا 8.5 و لە کەرکووکیش لە سا 7.6 و لە هەولێریش لە سا 6.7. لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 2019 و بەهۆی هەژاری و بێکاری و گاندەڵی لە دامەزراوەکانی حکوومەت بە سەدان هەزار هاوڵاتی لە شاری بەغداد و پارێزگاکانی تر ڕژانە سەر شەقام و داوای گۆڕینی کابینەکەی عادل عەبدولمەهدییان کرد کە دواتر و بەهۆی فشاری شەقام ناوبراو دەستی لە پۆستەکەی کێشایەوە و مستەفا کازمی بۆ پێکەینانی کابینەی نوێی حکوومەت ڕاست پێدرا.